لا نقلا نقلا نكولي لا نقلا درها ناري واستابعنا. جميل جميل ئەو بزانە ماڵە دراوسێ با چیان لێ قەوماوە. جەمیل بەشنەکە بۆ نێڵی ڕیشەکەم بتاشم. حیماکەم دیە دکتۆرێکی بردە ژوورەوە. ئی حەقمان چێوەکەی مشکلی من لەوانێ مناڵێکی نەخۆش بێ یەکێ نەخۆش بێ. مناڵی چی ژنەکە لە ئەوروپایە شتێکی لێ هاتۆ من ئەزانم. تۆ چوو زانی ژنی لە ئەوروپای شتی بەسەر هات. دەجەمیل با بچین یارمەتیان بین. کورێ ئێمە حەقمان چێوە کەی مشکلی ئێمە بچین یارمەتیان بین. بیست زاد ئەمە من ڕقم لێت ئێمە تاجیرێکی زۆر بێویژدانە ئەمە. جواب زام عقلی بەلای سیاسەتی شاچی حەزم لەو نەوع پیاوانە نییە. دەوەرە خاورێک بۆ بێنە. ها بەو دەم و چاوسەر با بڕێن با بڕێن. سێ دەوەرە ئەم لاوە. قلقم قلقم قربان. چی بود دکتۆر؟ هیچ نییە خۆ نەمردووە. بابا خوانا کا بمری کوورە مردنی چی بەخوا بە قژەڵ تەواسمەوە بەڕاستە؟ ئەو بمری ئەمیش دەبی لە گەریب چوە ناو ئەی چۆن؟ ئەوە پێم لە سەدانا پێت لە سەر چی دانا؟ مەقسەدم یعنی بەجیازی فەحسەکی جوانم کرد. جەڵتەکی گچکەیە خەفیف. جەڵتەی چی؟ نەنە یعنی هەوای پانکەی لێدایە بڕێک سەری دەسوڕە هیچ نییە. ئەیستا چی لێکەی؟ هەر ئێستا تەحویلی خەسخانەی دەکەم، ئێستا تەلەفۆن و ئیسعافی دەکەم. ئێدێڵە دەی زوو. والله ئەگەر بکری ئیسعافەکە فەوری بێ مەمنوون نەبم. ئیسعاف هەر بەخۆی فەوریە. خوا دکتۆر جغەرە بکێشێ دەلای ببەجێتەوە. چ؟ ئەو پاکەتە. ئاها ببوورە لێم تێک چوو. ئێدە زوو کە دەی؟ ئەی باشە باش ڕقەمەکەی بینمەوە. ئەلو کاکە هەر ئێستا ئیسعافەکەم دەوێت لە بۆ ماڵی موراد بەک. غەڵەت لو غەڵەت غەڵەت. موراد ئاغا بابە موراد بەگ لە کەس نەزانە. ماڵی موراد ئاغا.